ڕاستە دەنگۆیەک هەبوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕەنگە لەگەڵ پارتی کۆبێتەوە، بەڵام تا ئەم دەقیقەیە من دڵنیانیم لەوەی کۆبوونەوەکە ئەکرێیان نا. ئێمە ئەخیر ڕاگەنرا و هەڵوێستی خۆمان خستە ڕوو چەند ڕۆژێک لەمەوبەر کە ئەوەیە ئێمە داکوکی لە 5 خاڵەکەینەوە کە لە ڕاگەنراوەکە هەیە لەسەر و هەمویانەوە کە ئەمە ئەساسیاتی بیر و بۆچوونی ئێمەوە مەرجی ئێمە بۆ ئاسایی بوونەوەی بارودۆخ باشکردنی گوزارانی خەڵکە و لابردنی چۆنەڵێ زوڵمی سیستەمی پاشەکەوتی موچەیە، پاشان کارەکردنەوەی بێمەرجی پەرلەمان، پاشان دەستکردن بەو کارانەی کە لەلایەن پەرلەمانەوە کە لەو کاتەی کە پەخرا وەستێنرا. ئێمە پەیوەندیمان لەگەڵ پارتی تێک نەداوە، پارتی خۆی پەیوەندی لەگەڵ کۆمەڵی هێزی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک دامەزراوە تێکداوە بە حکمی ئەوەی پارتی نهاتە ژێر باری کۆمەڵێک ئیلتیزاماتی یاسایی، کۆمەڵی ئیلتیزاماتی سیاسی، کۆمەڵی ئیلتیزاماتی ئەخلاقیاتی کاری پێکەوەی و شەراکەتی نیشتیمانی لە وڵاتەیە. بۆیە بەڕاستی خۆی پرۆسەکەی تێکداوە مەفروزە خۆی بێ چاکی کاتەوە. ئەوەی کە ئێمە پارتی ئەڵێن ئەو 5 خاڵەیە ئەوەی کە لە ڕاگەنراوەکەیە هەیە. تەمان ئەگەر پارتی ئامادەی کۆبوونەوە بێ و سوور بێ لەسەروی کۆبوونەوە بکەوە جددی بێت لە چارەسەری پرۆسەکە، هەرچەنە من ئەوە بە زەحمەتەزان.